بەناوی خوای گەورەی میهرەبان دوای زیاتر لە 19 ساڵ و بێبەشکردنی کەرکووکەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرنجام لە 12/12/2023 خۆشبەختانە لە پرۆسەیەکی جوان و تا ڕادەیەک پاک و نەزیه خەڵکی شاری کەرکووک بە دڵێکی پڕ لە هیواوە بە ئومێدی گۆڕانکاری بەشداریان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد. سەرەڕای نیگەرانی لە پەرتەوازایی و لێکترازانی کورد بەگشتی و ناکۆکیە سیاسیەکان و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و نەبوونی یەکلیستی، بەڵام بەداخەوە لەو کاتەوە کە نزیکەی 7 مانگونیوە تا ئێستا نەتوانراوە بە یەک گوتاری هاوبەش گفتوگۆ لەگەڵ لایەنە براوەکانی دیکەی پێکهاتەکان بکەن و ڕێز لە دەنگەکانی خەڵک بگرن و بەرژەوەندەکانی خەڵکی کەرکووک ڕەچاو بکەن. بەهۆی سەرکێشی کورد لە کوردیەکانەوە نەتوانراوە بەرهەمی خەباتی دیموکراسیانەی دەنگی خەڵکی بچنەوە و پارێزگارێکی کورد بۆ شارەکە دابنەن و داهاتووی کەرکووکیان بەرەو تونێلێکی تاریک و نادیار برد. بەو هۆیانەوە دۆخی ئیداری و ئەمنی شارەکە بەرەو ناسەقامگیری هەنگاو دەنێت تا ئەو ئاستەی تەقە لە بارەگا و ماڵی بەرپرسانی کورد دەکرێت. پێویستە بڵێن بە درێژایی مێژووی کورد لەم شارە چەوسێنراوەتەوە. ناکرێ ئێستا کورد خۆی بەشدار بێ لە چەوسانەوە و بێبەشکردنی کورد. ئێمە لە کۆمەڵێک چالاکوانی مەدەنی و نووسەران و ڕۆشنبیرانی شاری کەرکووک لە سۆنگەی دڵسۆزی و خەمخۆریمان داوا دەکەین هەرچی زووە بە پەلەو بێ دواکەوتن ناکۆکیە سیاسیەکان وەلا بنرێت و دروشم و هوتافەکانی قودس و دڵی کوردستان بکەنە کردار و واز لە یەکتر شکاندن و تەشیر و ناوزڕاندن بهێنرێت و لە پێناو خەڵکی بەشمێنەتی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. بەرپرسیارەتی گەورەی ئەم دۆخەش بە پلەی یەکەم دەکەوێتە ئەستۆی لایەنە براوەکانی هەڵبژاردن یەکێتی و پارتی دەبێت درک بەو ڕاستیە بکەن، خۆیان بە بەرپرسیار بزانن و هەوڵی چارەسەری بدەن.